أنا بزانت شلون لا يفكرها. اللي صار له دانا شنو كان بيدرس كان يعني مليرني أمام مليرني أسمع مليار طال ناين ويلا يعني تجيب الدوام هذا كذا شو اللي تبي ولا خلاص صباح صباح سلامنا ويزدخين صباح راجعنا خلنا علي بابا ما مشترك عيبه ما مشترك ما مشترك مسعوديه فوتوغرافر شو ذا نشتري اذا فتح اخوات بەڵێ بەڕێزان خۆشەویستان بینەرانی پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیا خۆشحاڵین گەڕاینە وڵاتان لە گەمی دووەمی یارینەوان قەڵازێ و زاخۆ ئێستا سەرتا یاریەکەیە لە گەمی دووەم و تا ئێستاش ئەنجامی یاریەکە 0-0 بەڕێزان بۆ ئاگاداری گشتلایەکتان پێکاتی سەرەکی هەردوو یانەکەتان ئێستا بۆ دەخوێنمەوە یانەی خەڵازێ یاریزانان ڕێباز محەممەد بە درێسی ژمارە 11 سابر صابر سەلام بە درێسی ژمارە 21 بەهێز ئیبراهیم بە درێسی ژمارە 2 حەسەن عەباس بە درێسی ژمارە 23 حەسەن سەلام بە درێسی ژمارە 10 ڕامیار مورات 5 ئەیوب ڕەسوڵ 77 ئەمیر یونس 9 سەرکەوت ئازاد 17 سەفین ئیبراهیم 7 هەرێم عەبدوڕەحمان 12 ئەمە پێکهاتی سەرەکی یانەی قەڵازێ بوو کە بە درێسی سپی و سەوز ئەمڕۆ یاری دەکەن هەروەها پێکاتەی یانەی زاخۆ کە میوانی یانی قەڵازەیە هەرێکە لە دڵشاد فەواز درێسی ژمارە 21 عومەر عەبدوڵڵا 3 معین ئەیمەن 55 فەرهاد سەبری 77 نەچیروان ئیسماعیل 11 ئیسماعیل عومەر 25 یوسف ئەیوب 14 یوسف ئیدریس 8 ئەحمەد حاجی 9 ئەیمەن عەلی 7 محەممەد سەبری 18 ئەمە پێکهاتەی یانەی زاخۆیە بەڕێزان یارێکە بەردەوامە هەردوو لا هێرشی پێچەوانە ئەنجام بدەن چەند هێرشێکی مەترسیدار بۆ سەر تیپی هەردوو لا بووە ئێستا تۆپ لە پێی یانەی زاخۆیە دوو دەخرێتەوە لە یاریزانانی قەڵازێ تۆپ ناوڕاستی یاریگای لای یاریزانانی زاخۆ سپاسان دەکەین کە لایڤەکە شێر بکەن بۆ ئەوەی خۆشەویستانمان لە قەڵازێ و لە زاخۆی دەلال بتوانن یاریەکە ببینن خۆشەویستانمان ئاگادار دەکەینەوە دەتوانن سبەی کاتژمێر 11 پێش نیۆڕۆ لە تەلەڤیزیۆنی ڕانیا بینەری دووبارەی یارینەوان قەڵازێ و زاخۆ بن لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی ڕانیا تەلەڤیزیۆنی ڕانیا پەخشی لە هەموو کوردستان هەیە لە شاری زاخۆی دەلالیش دەبیندرێت و دەتوان لە تەلەڤیزیۆنی ڕانیا لەسەر ئامێری ئێزی بۆکس بینەری ببنەوە کاتژمێر 11 بەیانی سبەینێ.
علي ولا فرد دايش أوزع العين تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0 هیچ کام لە یانەکانی قەڵازێ و زاخۆ گۆڵیان تۆمار نەکردووە. سپاسی بشێک لە گروپە وەرزجیەکان دەکەین لەناو کۆمەڵایەت فەیسبوک بە بڵاوکردنەوەی یاریەکان ئەوانیش هاوکارمان. بين السوق وشان جرار وشان جرار أنا صار يبان تبقى خمسة من يملاكم تمانك بين إيه بوشي سكريستيان بوادي القرآن سكريستيان ما يسلم على بعض لازم أشوف وسطك لا بش والله عند الزقين أكثر السلامة فيها بلاستيك ما يمكن نأخذ نعم نعم ما مسا لو يقرأ سوا تأخذين شوية سوا بلاي بلاي بيواشي يا بخص سنة عشرين ناقة أي سمع والله مضلي ريحة عندي صدق صدق هنا ورانيت هو استعدنا شيء الحمد لله
بە ئومێدی سەلامەتی بۆ یاریزانی ژمارە 5 یعنی هەڵازێ یاریزانی ژمارە 5 یانەی هەڵازێ ڕامیار موڕات عمى بوكاني عمى بوكاني دیمەنی هاندەرانی یانەی قەڵازێ کە ئێستا لە ناو یاریگای مام سەمەدی لە شاری قەڵازێ ئامادەن بە ئومێدی سەلامەتی بۆ یاریزانی ژمارە 5 ڕامیار موڕات یاری بەردەوامە يا بشير كابتن سبونا برو ما كان بانجا كان
یاریزانی ژمارە 18 دادەبەزێت لە یانەی زاخۆ یاریزانی ژمارە 18 دەبەزێت محەممەد سەبری لە جێ ئەو یاریزانی ژمارە 29 دێتە ناو یاریگا رای ولا يخشد بني يخشد بما شوية تقراوي يا لكم يقلع كده ورا برو قراوي خودی کوردستان خودی ناز يلا دروي ئۆفساید هێرشێکی زۆر مەترسیداری یانەی قەڵازێ بوو بەڵام ئۆفساید جۆش و خۆشی خستە ناو هاندەرانی یانەی قەڵازێوە
عريض استفادة شنو؟ من كلام رأي مسؤولية الله كيف المشاركة دي بتوضح لا والله گۆڵی یەکەم بۆ یانەی زاخۆ لەلایەن یاریزانی ژمارە حەوت ئەیوب گۆڵی یەکەم بۆ یانەی زاخۆ گۆڵی یەکەم لەلایەن یاریزانی ژمارە حەوت ئەیمەن عەلی تۆمار کرا بۆ لە بەرژەوەندی یانەی زاخۆ. ئێستا ئەنجامی یاریەکە ئێستا ئەنجامی یاریەکە گۆڵێکی بێ بەرامبەرە لە بەرژەوەندی یانەی زاخۆ. گۆڵەکە لەلایەن ئەیمەن عەلی یاریزانی ژمارە حەوتەوە تۆمار کرا. چه دوی سنده باقی من دکه؟ والله نازانم ئەفریقا لەناو یاریدان خزمەت دەکەن. والله بۆ خوای کاکە بەڕێژاندن بوو لەمە ناو یاریدان نازانم بەخوای داوای لێبورد نەکەم کاسی دەرکەوە لە ناو یاریدادان بوو لە خەیاڵدان لە بەخشی ڕاستەکەدان بەرزەوە. دیارە ئاماژە بوونی تۆپ بەردەستکەوتن دەکەن.
هێرشی هەردوو لا بەردەوامە. حكم فناكي ولا يجري ئێستا ئەنجامی یاریەکە گۆڵی بەرامبەر بە سفرا لە بەرژەوەندی یانەی زاخۆ. گۆڵەکەش لەلایەن یاریزانی ژمارە 7 ئەیمەنەوە تۆمار کراوە. وسقايد يا احمد يا ابن الشركه لەناو جۆش و خۆشی هاندەرانی یانەی قەڵازێ داین داوای یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەکەن لە یاریزانانی یانەکەیان. فاول دیارە لای مەنامەژێ فاولدا لێدانێک فاولێک لە بەرژەوەندی یانەی قەڵازێ. سڵاو خۆشەویستیمان بۆ بەڕێزان لێدانێک گۆڵ گۆڵێک لە بەرژەوەندی یانەی قەڵازێ یاریزانی ژمارە ئەنجامەکە یەکسان کرایەوە لەلایەن یاریزانانی یانەی قەڵازێوە. سەرکەوت ئازاد یاریزانی ژمارە 7 یانەی قەڵازێ گۆڵی یەکسانکردنەوە لە ڕێگەی کەلەیەکی جوانەوە بۆ قەڵازێ لە بەرامبەر یانەی زاخۆ کۆمار کرد لە نێو چەپڵە ڕێزانی هاندەرانی یانەکەیدا. یاری با گروتینێکی نوێ دەستی پێ کردەوە. کارتێکی زەرد بەڕووی یاریزانی ژمارە 21 ینی قەڵازێدا بەرز کرایەوە. فاوڵێکا لە بەرژەوەندی یانەی قەڵازێ دیارە بەرەکەوتنێک هەبوو لە نێوان دوو یاریزانی زاخۆ و قەڵازێدا بۆ وێندی سەلامەتی.
گۆڵی بەرامبەری یانەی قەڵازێ گروتینی زیاتری خستۆتە نێو هاندەرانی ئەو یانەیەوە لە ناو یاریگای قەڵازێ یاریگای مامۆستا مادی لە شاری قەڵازێ خۆشەویستیمان بۆ بینەرانمان لە شاری قەڵازی خۆشەویست و زاخۆی دەلالی خۆشەویست هەردوولا بۆ ئێمە خۆشەویست و ئەزیزن خۆشحاڵین لە ڕێگەی پەیجی تەلەڤیزۆنی ڕانیەوە دواتر لە تەلەڤیزۆنی ڕانیە یاریەکان ببینەوە خۆشحاڵ دەبین خۆشەویستیمان بۆ هەردوو شاری خۆشەویستی زاخۆ و قەڵازێ گرفتێک لە دوورەوە دەبیندرێت بەڵام لە ڕاستە دروستی گرفتەکە ئاگادار نین دیارە درێسی یاریزانەکان وەک ئاماژەیان پێدا درێسی یاریزانەکانی یانەی زاخۆ دوو ژمارە 21 تێدا بووە ببورن یاریزانانی یانەی قەڵازێ دوو درێسی ژمارە 21 تێدا بووە دیارە گرفتێک لەوە دروست بووە درێسەکانیان دیارە ئاماشە بەو گرفتە دەدەن داوای لێبوردنەکەی زاخۆنی قەڵازەیە گرفتێک ڕووی داوە بەڵام دیارەوە ناوبژوان یاریەکە دەست دەکاتەوە بە دەستپێکردنەوەی یاریەکە ئاماژە بە دەستپێکردنەوەی یاریەکە دەکات
بره والله یارێکا دەست پێ کردەوە با هەردوو لا داخوازی گۆڵیان هەیە هێرشێک بۆ یانەی زاخۆ
يا احمد مروا يعرفت كوش من دي ما مشتربه اسمك عشان بالله تبغي ما يزيدش عصا شوف احمد يا احمد يا يلقيك يا عصا جاندي شنو سيعك ولا هالبرا ولا كان البرا يا رزان شاهد لا لا هاي بطل
لبس الشبكة بنية جاينا بس نبس ورقنا نبس يا احمد روح احمد يا ابو احمد بطل ڕانێ چاوەڕوانە بەڕێزم داوا لە بەڕێزانی ناو لایڤەکەمان دەکەین خۆشەویستی نێوان هەمولایەکان بارێزن تکایە بەڕێزان ئەوەندەی کە داواتان لێ دەکەین کۆمنتی نەوشاو نەمەنووسن بۆ ئەوەی ئێمە ناچار نەکەن کە لە پەیج بلۆگتان بکەین هەموو لایەک بۆ ئێوە
بۆ ئێمە خۆشەویستن ئەمە تەنها یاریە نەزیاتر تکایە با خۆشەویستی نێوانمان بپارێزین داوا لە هەردوو لا دەکەین کە کۆمنتی نەشیا و لە ناو کۆمنتە منووسن بۆ یەکتر سپاسی ئەوەی بەڕێز دەکەین یاری با کۆتا هات بانجامی یەک گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یەکسانبوونی هەردوو یانەی زاخۆ یانەی زاخۆ قەڵازێ پاشکەمێکی تر پێم وابێ بە لێدانی یەکلاکەرەوە ئەنجامی یاریەکە کۆتا دێت ئێستا یاریەکە لە گەمی دووەم کۆتایی هاتوو یاریەکە بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە گۆڵێک یاریەکە کۆتایی هاتۆ چاوەڕێ دەکەین بە لێدانی پەنارتی یاریەکە بە لێدانی پەنارتی یاریەکە یەکلایی ببێتەوە بە ئومێدی سەرکەوتن بۆ هەردوو تیپ بۆ هەردوو لا بۆ ئێمە خۆشەویستن سڵاو خۆشەویستیمان بۆ هاندەرانی یانەی قەڵازێ و یانەی زاخۆ هەروەها بینەرانمان لە ناو شاری قەڵازی خۆشەویست و زاخۆی خۆشەویست
سڵاو و خۆشەویستیمان بۆ هەردوولاتان لەگەڵتان بەردەوام دەبین ڕاستەوخۆ لێدانی پەنارتیەکەتان بۆ دەگوازینەوە لایف ناوەستێنین چاوەڕوانی دەستپێکی پەنارتیەکان دەبین دیارە ئەگەر هاوکارم یارمەتیمان بدا ناو هاندەرانمان نیشامدا لەناو هاندەران لەناو یاریگای مامۆستا مەهدی لە شاری قەڵازێ ئامادە بوون بۆ بینینی یاری نێوان قەڵازێ و زاخۆ بەڵێ بەڕێزان گۆڵی یەکەمی یانەی زاخۆ لەلایەن ئەیمەن عەلی یاریزانی ژمارە حەوتی یانەی زاخۆ تۆمار کرا دواتر لەلایەن سەرکەوت ئازاد یاریزانی ژمارە حەڤدەی یانەی قەڵازێ گۆڵی یەکسانبوون تۆمار کرا پاش کەمێکی تر لێدانی یەکلاکەرەوە دەست پێ دەکات چاوەڕوانین ناو بژوانی یاری فیکەی دەستپێکی لێدانی یەکلاکەرەوە لێ بدات بەڕێزان لەگەڵتان بەردەوامین داوا لە هەموو خۆشەویستان دەکەین کە بە هیچ شێوازێک کۆمنتی نەشیا و نەنووسن بۆ ئەوەی ئێمەش ناچار نەبین بەوەی کە بلۆکیان بکەین نزیک دەبینەوە لە تۆڕی گۆڵ بۆی کە بتوانین لە نزیکتر یارەکەتان لێدانی یەکلاکەرەوەکەتان بۆ بگوازینەوە دیمەنی هاندەرانی یانەی قەڵازەیە ڕاستەوخۆ لە ناو یاریگای مامۆستا مەهدی لە شاری قەڵازێ سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵمانن ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ گواستنەوەی یاری نێوان قەڵازێ و زاخۆ لە ناو یاریگای مامۆستا مەهدی لە شاری قەڵازێ بەڵێ بەڕێزان دیمەنەکان لێرەوە جوانتر دەبیندرێن داوا لە هاوکارم دەکەم تۆزێک دیمەنەکان نزیک بکاتەوە دەست خۆش بێ یاخوا یاریزانی ژمارە سێ یاریزانی ژمارە سێی زاخۆ لێدانی ژمارە یەک جێبەجێ دەکات گۆڵی یەکەم لە بەرژەوەندی زاخۆ گۆڵچی ژمارە 12 یانەی قەڵازێ یاریزانی قەڵازێ لێدانەکە جێبەجێ دەکات گۆڵ یاریزانی ژمارە 10 گۆڵی تۆمار کرد یاریزانی زاخۆ لێدانەکە جێبەجێ دەکرێت گۆڵ
نەبوو یاریزانی ژمارە حەوت نەیتوانی گۆڵەکە تۆمار بکات گۆڵچی زۆر بە جوانی تۆپەکەی گەڕاندەوە بەڵام هەرچەندە نزیک بوو لەوەی کە تۆمار بکرێت لەسەر شیش گەڕاندیەوە یاریزانی ژمارە حەوت نەیتوانی گۆڵەکە تۆمار بکە دیارە هاندێکی سەرسەختی یانی قەڵازێم لە پشتەوەیە زۆر دڵخۆشە بەو ئەنجامە لێدانێ گۆڵ ژمارزانی ژمارە 77 یاریزانی ژمارە 77 گۆڵی بۆ قەڵازێ تۆمار کرد ئێستا ئەنجامەکە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێکە لە بەرژەوەندی قەڵازێ یاریزانێکی تری یانەی زاخۆ هاتوتە پێش ئەو بۆ ئەوەی لێدانەکە جێبەجێ بکات گەڕانەوەیەکی زۆر جوان یاریزانی ژمارە 99 نەیتوانی گۆڵەکە تۆمار بکە دیارە وەکو فاوڵ حسابی کرد نازانم لێدانەکە دووبارە دەکرێتەوە وا دیارە لێدانەکە دووبارە دەکرێتەوە دەڵێن گۆڵچی لە شوێنێکی لێدانەکە دووبارە دەکرێتەوە بەڵام ئەمجارە گۆڵ تۆمارکرا لالایەن یاریزانی ژمارە 99 گۆڵەکە تۆمارکرا واتە ئێستا مهما كان قانون إشكالي هذا گۆڵ لەلایەن یاریزانی ژمارە 16 یاریزانی ژمارە 16 گۆڵی تۆمار کرد بۆ قەڵازێ ئێستا ئەنجام یاریەکە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵە هەردوو لا بۆ ئێمە خۆشەویستن هاندەرانی یانەی قەڵازێکە ئێستا لەناو یاریگاتە لەگەڵتانین واروەها خۆشەویستانمان لە شاری زاخۆوە کە لە ڕێگەی ڕاستەخۆوی پەیجی تەلەڤیزۆنی ڕانیەوە لەگەڵمانن خۆشەویستیمان بۆتان یاریزانێکتری یانی زاخۆ جێبەجێ دەکا بەڵام گۆڵی سێم بۆ یانەی زاخۆ یاریزانی ژمارە چەندە با بزانین یاریزانی ژمارە 11 زاخۆ گۆڵی سێمی تۆمار کرد ئەنجامی یاریەکە تا ئێستا 3 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵە زاخۆ تا ئێستا گۆڵێکی تۆمار نەکردووە یاریزانی ژمارە 21 بزانین یاریزانی ژمارە 21 لێدانەکە جێبەجێ دەکات و گۆڵ
گۆڵ گۆڵ ئەم گۆڵە زۆر یەکلاکەرەوەیە زۆر یەکلاکەرەوەیە ئەم گۆڵە یانی زاخۆ یاریزانێکی هاتووە بۆ یاریزانێکی هاتووە بۆ لێدانی شوتەکە ئێستا ئەنجامی یاریەکە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵە بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین لەناو ئەپۆڕەی هاندەرانیانی قەڵازێ گرتەوە یانەی قەڵازێ توانی بە ئەنجامی خۆشی و شادی یاریزانانی یانەی قەڵازێە لە شاری قەڵازێ بە بۆنەی سەرکەوتنیان بەسەر یانەی زاخۆ دیارە لە ئەنجامێک لاکەرۆدا لە قەڵازێ لە ڕێگەی گۆڵچەکان توانی دوو تۆپ بگرێتەوە خۆشی و هاندەرانی یاریزانانی یانەی قەڵازەیە بە سەرکەوتنیان بەسەر یانەی زاخۆدا یەکێک لە سەرکەوتنە گرنگەکانی ئەم پولا لە چوارچێوەی جامی هەرێمی کوردستان هاوشێوەی یانەی ڕانیا لە دەڤەی ڕاپەڕ یانەی قەڵازێ شتوانی سەرکەوتن بەدەست بێنێت دیارە ئەوە گۆڵچی یانەی قەڵازەیە گۆڵچی خۆشحاڵی هاندەرانی یانەی قەڵازێ خۆشحاڵی هاندەرانی یانەی قەڵازێ گۆڵچی یانەی قەڵازێ بدوێنین گۆڵچی یانەی قەڵازێ ڕاستەوخۆ لەگەڵ خۆشحاڵی هاندەرانی یانەی قەڵازەیە ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ گواستنەوەی خۆشحاڵی هاندەرانی یانەی قەڵازێ دیارە لیژنێتی برادرانی لیژنێتی میلیەکانی قەڵازێش لێرەن ئەگە بچینە لای یاریزانان خۆشحاڵی یاریزانانی یانەی قەڵازێ ڕای خۆتان لەسەر بردنەوەی یانەی قەڵازێ وەڵای سەرەتا وەکو شوێیەوە تەلەڤیزۆنی ڕانی بەخێر بێن تەلەڤیزۆنی ڕانی ئێمە بەڕاستی بۆ یاریەکان خۆشمان ئامادە نەکردووە ویسمان هەم یاریەک بکەین زۆر سوپاس خۆشبەختانە مۆفەق بووین لە یاریەکەدا لێرە بەدوا سوپاسی هەندەران دەکەین وەکو پاڵپشمان بوونەوەوانە زۆر زۆر بەخێر بێن زۆر سوپاسان دەکەین خۆشحاڵی هاندەرانی یانەی قەڵازێ فۆتۆگرافەر ئارز باتێس خۆشحاڵی خۆت سپاسان دەکەم دەستان خۆش بێت سەرەتا سپاس بۆ ئامادەبوونیەوە کە لەسەر جەم یاریەکانی و دەبەرە ئامادە بن جێگای خۆشحاڵی بۆ ئێمە ئەوڕۆ بەڕاستی هەستێکی خۆشە یانەکەمان لە یانەی زاخۆ دەباتەوە ئەوان کە لە نایابی کوردستان یاری دەکەن و زیاتر لە ماوەی مانگێکە دەستیان بە ئامادەکاری کرد و ئێمە بەبێیت ئامادەکاری و بەبێی سڕایەنانێک توانیمان لە یاریگای خۆمان لەگەڵیان یەکسابین و بە لێدانیەک لایکەرەوە یاریەکەی لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین بۆ ئێمە ئەنجامێکی گەورە و دڵخۆشکەرە دەبێتە هۆی پاڵپشتێکی باش بۆ ئێمە بۆی ئەنجامی باشمان نەبێت لە خولی پلەکانی ئەم ساڵ سپاس بۆیەوە دەستان خۆش
بچینە لای یاریزانانی یانەی بچینە لای یاریزانانی یانەی قەڵازێ بشی برسانی بشی برسانی خلاص برديو وەکو یاریزانێکی ینی قەڵازە ڕاستە خۆ لەگەڵ قناصه ببخت بردیو دەپاسی بۆ چی بگم من؟ یاری بسم الله الرحمن الرحیم. بازی خیلی خوب بود، خیلی خوشحالم تو این باشگاه اومدم، دارم بازی میکنم. به مردم خوب قلاته تبریک میگم این برد و انشالله هاندەرانی یانەی قەڵازەیە لە ئەنجامی بردنەوەیان لە یانەی زاخۆ دانش خلاص